دۆخی کەرکک دوای 21 ساڵ لە ڕوخانی ڕژێمی باس ئەم پرسە چاوتیەکەم لەگەڵ بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکک لە هەولێرە و لەگەڵماندا. بەڕێز ڕێبوار تاڵەبانی سڵاوتان لێ بێتۆم، کاتتان باش، جەژنی ڕەمەزانیشتان پیرۆز بێت. جیاوازی چییە لە نێوان لە 21 ساڵ پێش ئێستا و ئێستا کە ڕژێمی باس هەڵوەشاوەتەوە؟ یعنی چ جیاوازیەکە بووە لەو نێواندەدا لە دوای 21 ساڵ هیچ گۆڕانکارێک لە دۆخی کەرکک هاتۆتە ئاراوە؟ شەکی جێژنەی ڕۆژوشکاندن لە بەڕێستان و ستافی کەناڵی کەی 24 و هەموو کوردستانیان لە هەر چاپەرچەی کوردستان و هەموو کوردێک لە جیهانە بە هیواینەوەی کە جێژنەی خۆشی و شادی بێ بۆ هەموو ماڵێک. طبعا هەڵبەتە کەرکک بەداخەوە کەرکک دوای 21 ساڵ و دوای نووسینەوەی دەستور و دوای دانانی مادەی 140 کە ئەبوایە کێشەکانی لە سیوێکی 12 2007 تەواو بواە و خەڵکی کەرکک سەرجەم مافەکانی خۆیان دەستکەوتە لەگەڵ سەرجەم ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە دیارە هەر عەقڵیەتی کە لە ڕێژێمەکانی یەک لە دوایەکی عێراق کە حکمیان کرد دوای دەوڵەتی دروستبوونی دەوڵەتی عێراق هەمان عەقڵیەت و ئەوە طبعا ردی ئەکرا کە بەردەوامە، چونکە لە هەردوو کۆنگرەی لەندەن و سەلاح الدین دیار بوو بابلین معارەزەی عێراقی لەو کاتەیە پێش دروستبوونی ئەم عێراقی کە لە دوای 2003ەوە دروست بووە. ینی ئەوان لەو کاتەشە ڕازی نەبوون، وەکو چۆن کاتی خۆی لە اتفاقیەی 11 ئازارە ڕژێمی بەعەس پێشێلی اتفاقیەکەی کرد و کەرکوکی نەگەڕانەوە سەر کوردستان و لە هەمان کاتە لە اتفاقیاتی پێشووتریش کە لە کاتی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و حکوماتەکانی تری مەلەکیەتیش هەمان قەوان و هەمان فکر و هەمان بۆچوون دووبارە بۆیە. بەداخۆ ئێمە دەستورمان کردە وەکو حەکەمێک هەرچەندێک مادەی 140 بە نسبەتی بزافی ڕزگاری خوازی کورد و سەرکردایەتی کورد سازش بوو لەسەر ئەوەی کە 150یەکی ئیداری هەرێمی کوردستان بە کەرکووکەوە کردمانە ژێر ئەو مڕاهەنەیە کە ئەبێ دەنگی لەسەر بدرێ بۆ یەکلاکردنەوەی ئایندەکەی. لەگەڵ ئەوەشە حکوومەتی عێراق بەداخەوە دوای 2003 هەمان نیەتی حکووماتی تر بوو. بەداخەوە ئێستا کەرکووک لە پێش 2003 و پێش 16 ئۆکتۆبەر هەروەکو خۆیەتی لە ڕووی مافەکانەوە هەڵبەتە باسیەکەم لەوانەیە هەندێک بارودۆخ گۆڕا بێ. طبعا ڕژێمی بەعەس زۆر درەندە بوو بە ئاسن و بە ئەمن و بە تاڵۆسین حکومیە کرد. ئێستاکە ئازادیەک هەیە بەڵام لە ڕووی مافە دەستوریەکان و بەداخەوە هیچ هەنگاوێک نەچۆتە پێشەوە. بەڵێ بەڕێز ڕێبوار تاڵەبانی پێتان وایە بە چی چارەسەرە بێ کێشەی کەرکووک لە سەردەمی ڕژێمی بەعەسە بە شەڕ چارەسەر نەبوو؟ 21 ساڵ ئەمانەوەی بە ئاشتی چارەسەری بکەین هەر چارەسەر نابێ، ئەی چی چارەسەریەکە؟ وڵاتر ئێمە دەستور وەکۆلەی ئێمە ناچار ملەتێکین وەکۆلەی حەزمان داعشتیە و حەزمان لە شەڕ نییە و حکووماتی عێراقی پێشووترش بەردەوام دایمە ملەتی کورد دەستی ئاشتی درێژ کردو بۆ حکووماتی عێراق و بەردەوام پاڵپشتیشی بووە لە دروستکردنی دیموکراسیەت و پێدانی مافەکان. بە هەمان نەفەسەوە بە هەمان نیەتەوە دوای 2003ەوە بزافی ڕزگاری خوازی کورد بە هەموو حزبە سیاسیەکانەوە هەمان نیەتیان نەبوو. ئێستاکە ئێمە ئەبێ خۆمان یعنی یەکلاکەینەوە بە حقیقەتەن یعنی ئەمە چووکە دەستور سەتۆ تەماشاکە لەم ماوەی ڕابردووە دەیان کەیسیان بدە مەحکەمەی ئیتیحادی دژی حکوومەتی هەرێمی کوردستان و دژی مادە دەستوری و مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستوری عێراق. بەڵام ئێمە نەمانتوانی یەک مادەیەکی دەستوری کە 55 مادە هەیە پێشێلی مافەکانی ئێمەیە هیچ بەداخەوە هیچ ئەندامێکمان نە لەسەر ئاستی پەرلەمانی عێراق نە لەسەر ئاستی وەزارەتەکانمان نە لەسەر هەر 5 قۆناغەکەی پەرلەمانی عێراق. یعنی نازانم بۆچی ئێمە ئەوە کەم تەرخەم بووین کە ئەوەنە شەڕ ئەکەین کە داوا ئەکەین مافەکان و قەواری هەرێمی کوردستان نەمێنێ خۆزگا بە هەمان گوروتینەوە داوای مافەکانی دەستوریەکانی خۆمان بکردەوە مادەی 140 بە تایبەتی، چونکە ئەمە حکوومەت سەرۆک وەزیرەکان و سەرۆک کۆمارەکان بەرپرسن و ئەوان متهمن کە مادەی 140 جێبەجێ نەکراوە. بەڵام بەداخەوە ئەو هیممەت و ئەو عەزیمەتە نییە لەلایەنی سیاسیە کوردەکان حەزبە کوردستانیەکان لای پەرلەمانتارەکانمان ینی ئەوە گومە ینی ئەوە جی سەرسوڕمانە کە بۆچی تاکوم ئێستاکە بە خۆماندا نەچینەوە کە بڵێن ئەوە ئێمە متەئەکیدین کە
ئەوان بۆمان جێبەجێ ناکەن نەمادەی 140 نە کەرکووکە گەڕێتەوە نە ناوچە کوردستانەکانیش بەڵام لە بەرامبەریشدا ئێمەش کەم تەرخەبین ئێمەش دەوداوای ناکەین کە تۆ داوانەکەی ئەویش نایدات پێت دایمە ئەلێ عەرەب ئەلێ الحقوق تؤخذ ولا تعطى مافەکان وەردەگیرێتەوە نادرێت یعنی ئێمە بێ خۆمان داوایکەین نەوەکم پێمان بدرێتەوە. بەڵێ پێتان وایە ئۆقلێتی کە باستان کرد تا چەند هۆکارە لەوەی کە تا ئێستاش حکومەتی خۆجیی پارێزگای کەرکووک پێک نهاتوە. ئەفەنەگە دووبارێکی چووکە قەتعی دروست بوو ئەوەی کە باستان کرد لە ئۆقلێتی کە لە عێراقدا هەیە تا چەند هۆکارە لەوەی کە تا ئێستاش حکومەتی خۆجیی پارێزگای کەرکووک پێک نهاتوە. من طبعاەوە پێک بێ و پێک نێت حکوومەتی کەرکووک هیچ لە مەسلەکە ناگۆڕێت چونکە بارودۆخی کەرکووک بارودۆخەکە نایاسایی و نادەستوریە ناتەن دروستە چونکە تۆ چۆن ئەبێت ئێستاکە کە ئێمە ئەتیفاقێکی سیانزە خاڵیمان لەگەڵ سەرۆکۆزیران هەیە کە 160 و اتفاقیاتە لەسەر کەرکووکە بێ ئاسایی بکرێتەوە بێ عسکەرتاریەتی تیان نەمێنێ بێ بارودۆخەکە بکرێتەوە پێش 16 ئۆکتۆبەر بۆچی چونکە ئەمانە مافێکی سادەی تاکی کەرکووکی ڕەسەنە بە کورد و عەرەب و تورکمان و کلد و سریانەوە دەنگ بە نوێنەری حەقیقی خۆیان بدەن بەڵام ئەوەی کە ڕووی داوە لە انتخاباتە تەمسیلی کەرکووک ناکە خەڵکێکی نامۆ دەنگیان داوە نوێنەرێکیان هەڵبژاردووە کە خەڵکی کەرکووک نین جا ئەماگە کورد بێت یاخود عەرەبێ یاخود تورکمان بێ یاخود مەسیحی بێ چونکە کەرکووک کە ئاسایی نەکرێتەوە ئێمە بۆچی یەکە پرسیارێک بۆ ئێمە لە 2005ەوە تا 2000 هەڵبژاردن بۆچی هەڵبژاردن لە کەرکووک نەکرا چونکە ئێمە بەردەوام داوامان نەکرد بارودۆخی کەرکووک ئاسایی بێ بگەڕێتەوە پێش ساڵی 68 بۆی خەڵکە ڕەسەنەکەی کەرکووک نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ ئەنجومەن و بۆ پەرلەمانیش بەڵام بەداخەوە لە کەسێک باسی ئەم مافە دەستوریانە ناکە ئێستاکە کە هەڵبژاردێک خەڵکێک دەنگی داوە ئەوە بەدەر لەوەی کە عسکەرتاریەتە کە بەدەر لەوەی کە ئەو سیانزە خاڵە جێبەجێ نەکردەوە قەراراتی مەجلیسی قادی سەورە جێبێت هەڵنەوەشاوەتەوە هەموو ڕۆژێک کە چنە سەر جوتیاری کورد و عەزیەتی ئەدەن و هەموو ڕۆژێک بەردەوامە پرۆسەی تعریب وەکو پرۆسەی تعریبی ساڵەکانی دوای ڕژێمی بەعەز کە دەستی بەکار کردووە ئەنجا تۆ لەو بارودۆخە ناتەندروست و نایاسایی و نادەستوریە خۆیان کرد ئێمە کێشە نییە لە ئێمە ئەو حکوومەتە حکوومەتی کوردی بێ عەرەبی بێ تورکوانی بێ ئیدارەکی کایباتڕێ ئێمە مهمەکە ئەوەیە کە ئایا ناسنامەی کەرکووک کە 100 ساڵ خەباتی بۆ کراوە ئەگەڕێتەوە ئەرێمی کوردستانیان ناگرێتەوە ئێمە لە جاتیەوەی شەڕی ناسنامە بکەین هاتووینە شەڕی شتێکی زۆر سادەمان کردووە کە قایمقام بۆ کێ بێ و پارێزگا بۆ کێ بێ و سەرۆکی ئەنجومەن بۆ کێ بێت و ئەمە هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێ چونکە تۆ ئەسڵەن بارودۆخی کەرکووک نادەستوریە هەتا دەستوریش نەبێتەوە ئەلێ ما يبنى على الباطل فهو باطل يعني حتى ئەگەر من هەموو جارێ وتم لە انتخاباتە وتم هەر شانزە کورسێکەش کورد وایە پارێزگا و سەرۆکی ئەنجومەنیش کورد وایە هیچ لە بارودۆخەکە ناگۆڕێت چونکە تۆ بارودۆخێکی نادەستوریە تۆ ئەتەوێ ئەستراپرسی بکەیت ئەتەوێ ئاسایی بکەیتەوە ئەتەوێ سەرژمێری بکەیت ئەتەوێ ئەو ئیدارانی کە لە کەرکووک دابراوە لە پێش ساڵی 68 بگەرێتەوە سەر کەرکووک بە هیچ شکلێک نەڕۆشتۆ یەک هەنگاوی مادەی 140 نەچۆتە پێشەوە جا لەبەر ئەوە یعنی ئەم قسانەی کە ئێستا لە هۆکارەکان ڕاگەیاند نەکرێت هەمووی زیادەیە منەزەڵێن بگەڕێنەوە سەر پرینسیپەکان سەر دەستور سەر مافەکان ئەو کاتە دوای ئەوە باسیەوە بکەین پارێزگار کورد بێ یان عەرەب بێ یان تورکمان بێ بە ئێمە مادەی 140 جێبەجێ بکەن هەر نەتەوەیەکە بێ پارێزگار ئێمە هیچ کێشەیەکمان نییە بەس بە مەرجێک مادەی 140 جێبەجێ بکردێت. بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لاولێرۆ لەگەڵماندا بوو سپاس.